اللهم صل على محمد وعلى آل محمد. ئەمڕۆ 29 دەی 2020 سوپاس بەخوا ئەمە وەجبەی دووەمی ئەمەزۆنیەکانی خۆمە بلو فرۆنتد. ئێستا تەمەنی نزیکی مانگێکە شێوازی سریلاک پێدانەکەی تەسویرەکەین و بۆ ئێوەی خۆشەویست بۆ جوانکردنی پیجەکەمان بۆ جوانکردنی یوتیوبەکەمان سوپاسدانەکەم. الحەمدولله فەزلی خوایە کە ئەمە دووەم وەجبەیە لە ئەمەزۆنی بلو فرۆنتد بەچکە بژیرێ لە عێراقە. سوپاس بەخوا کە تا ئێستا منافسی نییە. ئینشاءالله خەڵکی کەش بتوانێت بەچکە لە تێرەکانی بگرێ بە تایبەتی لە تووتی لەبەرەوەی بەرهەمی ناو خۆمان هەبێ و زۆر قورس نییە، کارێکی زۆر ئاسانە، تەنها هەڵبژاردننی نێرومەیەکی جوان و تەمەنی گەورە و مەزبوطە ئەوێ و لەگەڵ شوێنێکی مەزبوطە و چاوەڕێکردنی ساڵێک بۆ ساڵ و نیوێک زیاترت ناوێت. هیوادارم هەموو لایەک بتوانن ئینتاجی جوانیان هەبێ. ئینتاجی 2020مان ئینشاءالله ئەم بلو فرۆنتدەیە دوعای خێرمان بۆ بکەن. ئینشاءالله چاوەڕێی یەلۆ نابین بۆ 2021 بەویستی خوای گەورە. ئێستاش سریلاک پێدانەکەی بەم شێوەیە، سریلاکێک نە زۆر خەز بێ نە زۆر شل بێ، حازرمان کردووە بە سرنج. سوپاس بەخوا تەمەنی گەورەیە توانێت خۆی دەم بکاتەوە. تۆز دەتوانی بم شکڵە بیەیتی ئەگەر من تۆزە پەلەمە ئەگەر توانی خۆت بیخەیتە سەردەمی خۆی بەس بە حاڵ ئەمەنی سرنجەکە خەیتە سەردەمی و ئەیەیتێ لەبەرەوەی خۆی گەورەیە و توانێت قوتی بات. بەڵام ئەگە بتەوێ ڕاستە خۆ بیگەیتە چکڵدانەیەوە هەمووتان لاتان معلومە لای ڕاستی تەیرەکە نەک لای ڕاستی خۆت. لای ڕاستی خۆت ئەم لاکات واتە ئەم لاکات، ئەمە غەڵەتە، ئەمە بۆری هەناسەیەتی. لای ئەمە لای ڕاستی تەیرەکەیە، چکڵدانەی لەم لایە نەک لەم لای، یعنی لە لای دەسە چەپی تەیرەکە نیە، لە لای دەسە ڕاستی تەیرەکەیە کە تەیرەکەت ئاوا ڕووی لە خۆ بێ، پشتی لە خۆ بێ و ڕووی وەکو خۆ بێ، دەسە ڕاستی خۆتەکە و دەسە ڕاستی ئەویشەکە، ئەمە دەسی ڕاستێتی ئەم لایەتی. ئەمە ئەگەر بتەوێ بیکەیتە چکڵدانەوە بەم شێوەیە دەمیەکەینەوە. بسم الله ئەو ئەسا سرنجەکە هەموو لە چکڵدانەیەتی. لاتان ڕوون بوو. سپاس بۆخوا بەبێ هیچ کێشێ بەبێ ئەوەی دەنووکی پیس بێ بۆ ئەوەی پەڕەکانی نەژاکێ پەڕەکانی پێیز نەکات دواتر بیشۆری. ئێستا هەنێ سریلاکەکەی وەبزانم ماوە بە ئەویشی بینێ هەم تێرەکەش زیاتر تێرە بێ و هەم سریلاکەشمان خەسار نابێت. سرنجونیوێکێنێ ینی 25 cc ئەکا تقریبان لەبەرەوەی تووتیە و تووتی چکڵدانی گەورەیە. من بۆ ماوەی 6 ساعات جارێ هەر بێت شوێک تەیرێکم هەبوو بێ لە 6 ساعات زیاتر سریلاکم نەیاوەتێ بۆی بتوانانی ئەو سریلاکە لە چکڵدانە هەزم بێ بە ئیسراحەت ڕیخۆڵەکانی پاک بێتەوە ئەنجا سریلاکی تازەی بێتێ هەتا وەکو نەبێتە هۆی تەسەمومکردنی لە چکڵدانەیە و خواردنەکە بمێنێتەوە. دووبارە هیوای سەلامەتی و ساغی بۆ هەموو لایەکە خوازم. سوپاسدانەکەم بۆ شێرکردنی ئەم ڤیدۆیە، بۆ لایکردن، بۆ سەبسکرایبکردن و شێرکردنی هەتاوەکو زۆرترین کەس بیبینێ و ئێمە ژۆکو کوردێک خاوەنی بەرهەمێکی جوانی ناوخۆی خۆمان بین کە ئەوش تووتیە. ڕاستە ئینتاج لە تێریکە زۆرە گیرێ سوپاس بۆخوا، بەڵام وەکو تووتی سەرەتایەکی زۆر تازەیە و زۆر پێشکەوتونی لەو بوارەیە. هیوادارم هەمومان بتوانین ئینتاجی زۆر جوان و زۆر نازدار و دەگمەنمان هەبێت. سوپاس بۆ توش.